کاسبکارانی بازاری دارستاوەکە کە لە مانگی چواردا دوکانەکانیان سووتا تا ئێستا هیچ کارێک لەم بازاردا نەکراوە ڕاستە قەرەبووکرانەوە بەڵام تا ئێستا کاری تێدا نەکراوەتەوە و نۆژەکردنەوەکەشی دەستی پێ نەکردووە بۆیە ئەوان ئەمڕۆ ئێستا لێرن بۆی کە بزانین چی ڕووی یاوە سڵاوە لێبێ بڕیاری چی درا لەسەر کارکردنی ئێوە لێرەیە وڵی تاکو ئەم بابێک کە فترە زەمانەیە کە ڕۆژ بەسەرای دوکانەکانمان هیچ بۆ بەساحی سارۆشت ئیتر ئەمڕۆ نایی تاو کە زۆریمان بووە و دراوسێ دوکانەکان هەمووان بە جەماعەت هەموو ڕۆژین بۆ بەردەم شارەوانی ترەوە بوو بەڕێز لێلاخان کە فەرموویەتی تا چوارشەمە لەسەرمان بوەسن قەرارەکە لەسەرەوە دراوە کە وردەوردە خۆمان بە شوێکی کاتی شتێک دابنین و ئیش و کار و کەسابەتی لەسەر بکەین ئێتر تا چوارشەمە قەراری نهایی لەسەر درێکی دەست پێکەن وات ئەم ماوەی بۆتان نەبوو شتەکانتان دابنین لەم ناوە بە هیچ شێوێ نامانتوانی بەک پاشەش دابنین بە هیچ شێوێک ژیان دۆخ گوزەرانتان چۆن بوو وڵی دۆخ و گوزەران حاڵێکی زۆر ناڕەحەت و ناخۆشمان هێنای بەڕاستی ئێستا کە زۆربەی زۆرمانەوە تا سەرێکە لە بەرچای خۆمانە کراوە بە خەڵک سارێنێتە ناوە زۆر ناڕەحەتین پێی تو شوێنی کار و کەسابەتی لەسەر بێ هەوەرکە خۆمیێکی مناوانەی ئێستا دوکانم گرتووە لە تاوە لەبەر مەجبوریە بە 200 کە دوکانەکەش مەترێکە بێ مەجبورم ئیشی لەسەرکەم هەیە لە من وەزعی ناڕەحەتێکە زۆر ناڕەحەتشە ناتوانێت هەروەڵا دەستەکانە خۆش بێ بەڵێ لێرە سڵاوە لێ بێ لەیلاخان چی پێوتی دادە لەیلا زۆر سپاسی یەکەم زۆر مەمنونیم ئێستا چوم میواندارێکی قوبوڵ کردین چون لەگەڵ دانیشتون لەسەر ئەم مۆزعی کە لە بازای دارساوەکە ڕوویداوە داوای کوتی چیتانێ هاوکای چیتان بۆ بکەین وتم ئەوەی کە کردوتانە دەستان خۆش بێ و ئێساش وعدی ئەوەی یاومەتێ هەتا ڕۆژی چوارشەمە شتێک کۆتایی پێ هاتووە هیچ کێشە و گرفتێکی تیان نییە ئەو کەسانی کە لێرەشا دوکانیان هەیە و جێی مێزەکانی خۆیان هەر کەسە لە شوێنی خۆیە جێگەی خۆی دانیشە بەڵام غێری خۆی خەڵکی غەیرەی تیانە بێ بە هیچ شێوەیەک ئێمە سواسی ئێوەشەکەین کە هاتوون و سواسی دادەریاشەکەین و بەڕێزی شکاک قوبات وعدێکی یاین تێ 100% ئەڵێ هەموو شتێکتان بۆەکەم لە نووسگەی کاقوبات و تەلەفۆنیان بۆ کردوم سەعای 11 دقە هەموو شتێکمان بۆ کراوە و بۆمان زۆر کراوە ئێمە دەستخۆشی لە هەر هەموو کەناڵەکانی ئێوەشین کە هاتوون و ئەو برایانەی کە هاوکاری ئێمەیان کردووە هەر لە کرێکارێکەوە هەتا ئاگاتە ئاخر حەد سوپاسیانەکەم ئەم ماوەیە بۆچی نیانێش کاری تیا بکەن ئەم ماوەی کە نیانش کاریتیاکەن تۆزێک دەربارەی زەویەکە ئەیان خەریتەیەکی نزیانێکی جوان بکەن ئێمەش خۆلاریمان لە نزیانەکە نییە بۆیان کردوین خەریتەیەکی جوانیشمان وختێتەوە بەردەستیان بۆ ڕۆژی چوارشەمە لە ئەنجومەنی شارەوانیەوانەیە کۆبنەوەمان هەیە ئیشەڵڵا شەوی کۆتایی پێێت و بێزیین خۆ واتە چوارشەمە بڕای دەسێت دەستکرێ بە نۆژەکردنەوە ئیشەڵڵا چوارشەمە کۆتاییەتی بۆ ڕۆژی شەممە ئەبێ ئەو خەڵکە هەمووی لێرە دڵخۆش بێت و هەمووی زۆر بە دڵێکی پڕ خۆشەوانە بێن ئیشوکاری خۆیان بکەن و زۆر سپاسی نووسیەکانی کاقوباتیشەکەین بۆ ئەوی کە وعدیان پێداین بۆ کۆنکرێتی عەرزیەکەی بۆ پەناڵەکان و بۆ ئاسنەکان کە بۆمان دروست دەکەنەوە ئێمە لەو زیاتر چیان لێ بکەین نازانین ئەوەنیان چاکە کردو بەرامبەرمان نازانین چۆن قەرەبویان بینەوە بەڵام قەرەبووی ئەوان لای خوای گەورەی ئێمە سوپاسی ئەوانەکەین سوپاسی خواکەین قەرەبووی ئەو پیاوانەش کاتەوە سوپاسانەکە زۆر سپاسەکەم بەڵێ ئەمان ئەمڕۆ سەردانی شارەوانی سلێمانیان کردووە بۆ ئەوەی کە جارێکی دیکە ئەو بازاڕانە دروست بکەنەوە کە لێرە کە لە مانگ ڕابردۆسودا ئەم ماوەیە دۆخ گوزەرانتان چۆن بووە کە کارتان نەکردووە کە بە هیچ شێوەیەک نەتانتوانیوە نۆژەنیشی بکەنە دوکانەکانتان وەڵی لە وەزعێکی زۆر ناخۆشا بوون چونکە ماقفەقاتی شارەوانی نەکرا و شتێ نەکراوە سەبەبەکەی زیاتر ئەوە بووە زۆر لە حاڵێکی ناڕەحەتا بوون لەخوا بە زیابێسەوەکان لەسەرەوە و هەموو شتێک بەدڵی خۆمانە بیشەڵڵا دەسەوری واکە کە لە چوارشەمەوەی تێ دەستکرێتەوە بە کارکردن دیارێ لە دوای چوارشەمەوەی ئینشەڵڵا وە خۆیت وعدی هەموو شتێک وعدی لەلایەن نووسینگی کاقوباتی شۆگراوە دەستخۆشی لەوانیشەکەی ماڵیان ناوە بێخوا دەستخۆشی لەوەکەن کاتی وەرە زۆر سپاسەکەم بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمان زۆر سپاسەکەم زۆر سپاسانەکەم ئەوەی کە هەیە ئەمان کاسبکارانی بازای داستاوەکەن کە لە مانگی ڕابردووە بەرە بەیانێک ئەم بازارە سووتا و ژمارەیەک دوکانی تێدا سووتا بەڵام دوای ئەوەی کە خەرەبوش کرانەوە نیانێشبوو تا ئێستا کاری تێدا بکەن لەبەر کە چاوەڕوانی ئەوە بوون کە دیزاینێکی بازاڕە بکرێت بەڵام ئەمڕۆ سەردانی شارەوانیان کردووە و لای سەرۆکی شارەوانی پێوتون کە لەمە دووە بۆ ڕۆژی چوارشەمە بڕا لەسەرەوە دەدرێت کە دیزاینێک پەسەند بکرێت و لە ڕۆژی شەمۆ دەست بکرێتەوە بەکارکردن تیایدا ئەمان لە ئێستادا دڵخۆشن بەڵام تا ئێستاش دڵنیانین کە ئایا ڕۆژی شەمە دەست دەکرێتەوە بەکارکردن تیایدا یاخودنا.